ئەمە قەدەغە بێت بەڵام بڕیارەکە جێبەجێ ناکرێت. لەگەڵ ئەوەشدا چەند ساڵێک بەر لە ئێستا بابەتێکی تر هەبوو، شتێکی تر هاتەکایەوە لە ناو خەڵکدا و لە نێو خوێندکاراندا بە تایبەتی پێیان دەوت هاکی پرۆگرامی خوێندن، واتە مامۆستایان کۆی پرۆگرامی خوێندنەکەیان لە چوارچێوەی چەند پەڕەیەکدا ئامادە دەکرد و بڵاویان دەکرد دەوانێک کە گوایە ئەمە زیاتر بۆ خوێندکاران و بۆ قۆناغی 12 بۆ تاقیکردنەوەکانی وزاری بوو کە دەیانوت زۆربەی پرسیارەکان یا گرنگترین پرسیارەکان لە نێو ئەم چەند پەڕێدا بوو کە پێیان دەوت هاکی پرۆگرامی خوێندن. ئەمە ماوە تا ئێستا یاخودنەوە لەگەڵ ئەوەشدا بوونی مەلزەمە بۆ خۆی چ کاریگەریەکی دەبێت لەسەر خوێندکاران، چ زیانێکی دەبێت بە تایبەت بۆ خوێندکارانی قۆناغی 12 کە ئێستا لە گرمەی سعیکردن و خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی وزاری بوونی ئەم هەموو مەلزەمەیە و ئەم هەموو سەر لێ شێواوێکە لە لای خوێندکار دروست بووە. ئەم هەموو مەلزەمەیە هەر مامۆستایەک بۆ خۆی مەلزەمەیەک دروست دەکات و دەیخاتە بازاڕەوە، سەر لێ شێواوێکی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە نازانێت کام مەلزەمەیە باشە تا پشتی پێ بەستێت و گرنگی پێ بدات. ئەمە لە کاتێکدا کە مامۆستاکەی خۆی لە نێو خوێندنگەکاندا ڕەنگە هەندێکیان بڵێن زۆرینەیان مەلزەمەیان نییە، بەشێکن کە مەلزەمە دەخەنە بازاڕەوە، مامۆستاکە بۆ خۆی نازانێت ئایا مەلزەمەکە ڕێگە پێدراو بێت بهێڵێت کە خوێندکارەکەی پشت بۆ مەلزەمە ببەسێت یاخودنا. جا ئێمە ئەمڕۆ باز لە مەلزەمە و بەکارهێنانی مەلزەمە و کاریگەریەکانی دەکەین و لە هەمان کاتیشدا تا چەند گرنگە ئەگەر وەزارەتی پەروەردە و بەڕێبەراتیەکانی پەروەردەکان لەسەر ئاستی پارێزگاکان بە بڕیارێکی جدی بڕیارێک دەربکرێت کە بەکارهێنانی مەلزەمە و دەرکردنی مەلزەمە بە هەموو شێوەیە قەدەغە بێت و بکرێتە بواری جێبەجێکردنەوە، ئەمەیان بۆ خۆی چ گرنگێکی دەبێت. لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا هەورامان معروف کە بەڕێزیان پەروەردەکارن. مامۆستا هەورامان بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس بەیانی ئەوش باش. تەندروستیتان چۆنە؟ باشین زۆر سپاس. یاخوا باش بن بەخێر بێ سەر چاوان. مامۆستا هەورامان ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم، مامۆستا بۆچی مەلزەمە دروست دەکات و بەکاری هێنێ؟ ئەمە لە خەمخۆریەتی بۆ خوێندکاران، لە دڵسۆزیەتی یاخود ئەوە تا لایەنە بازرگانێکەیەتی ڕەچاویەکات؟ خۆی شێوازی دروستکردنی مەلزەمە ئەتوانین بڵین لە ئێستا لە هەموو قۆناغەکان لە هەموو بازنەکانی خوێندنە مەلزەمە هەیە، هەریەکەیان بە ئامانجێکی دیاریکراو ئەو مامۆستای پەنای بۆ ئەبات و دروستیەکە. ڕەنگە ئێستا لە قۆناغ لە بازنە یەکەمی خوێندنە هەبێت، ڕەنگە زۆر ئامانجێکی بازرگانی لە پشتەوە نەبێت بەڕاستی، ڕەنگە لە قۆناغەکانی ئامادەیی باشە بازنە یەکەم پێویستی بە مەلزەما بێت. شێوازی خۆی گرفتەکە لە مەسائلی پرۆگرامەکەیە، یعنی لە ئێستای بۆ نمونە بازنە یەکەم خوێندکاری قۆناغی یەک زیاتر خۆی بەس کتێبەکە بەکارێنێ، کاتی خۆی کە خۆمان خوێندکار بووین، ینی دەفتەریشمانە بوو، تیانووسمان هەبوو، زۆر بڵین کتێبەکە تەنها وەکو بڵێ تەسەسولی بابەتەکان بوو، بڵین پلانی مامۆستاکە بوو کە بەو جۆرە ئەڕوات لەگەڵ بابەتەکانە، بەڵام خوێندکار وەکو ڕاهێنانێکە زیاتر ئەیکرد لە تیانووس و دەفتەرە ئەیکرد. ئەگەر ئێستا سەری کوردی پۆلی یەک بکەی، سەری بیرکاری پۆلی یەک بکەی، بەو جۆرەدا ڕێژراوە کە مامۆستا ینی خوێندکار لەسەر کتێبەکە ئەنووسێ، بۆ نمونە پیتی بێ ئەخوێنێ، بۆ شایەکی بۆ کراوە و چەند جارێک پێم پیتی بێ ئەنووسێ، بەڵام مامۆستاکان پێیان وایە ئەمە کەمە، لە بەدیلی تیانووس و دەفتەریەکانی دەفتەر کە بەکار ئەهێنرات خۆیانیان مامۆستاکان شتێکی بچووک لە بەدیلی دەفتەرەکە دروست ئەکەن بۆ خوێندکار، بۆ نمونە لە کتێبەکە ناڵێم 5 نووسراوە پیتی نێ ئەنووسێ، ئەم مناڵ پێویستی بە ڕاهێنانی زیاتر هەیە بۆ ئەوەی فێر بێت. ئەم مامۆستایەت مەلزەمەیەکی بچکۆلە دروست ئەکات، ڕەنگە هەدەفێکی بازرگانی بەڕاستی ناکرێت هەر دەفتەرێکی جاران بکە، ئەوە زۆر باشە بەڕاستی ئەکرێت، بەڵام یەکێکی تر لە گرفتەکان دیسانەوە ئەوەیە ئەو بارگرانی قورسەیە کە لەسەر خوێندکار هەیە لە حەجمی جانتا و زۆری کتێب و ئەمە مامۆستاکانیش ڕەنگە حەزێکی ئەو بکەن کاتی خوێندکارێک ڕەنگە بڕوا دەفتەرێکی 2 سەیی بکڕێت، دەفتەرێکی سەیی بکڕێت، زۆر دیسانەوە ئەمە جگە لایەنە دارایەکەشی بەڵێ قورس ئەبێ، ینی بۆ خوێندکار دیسان جانتاکەی، بەڵام مامۆستاکە هێت خۆی بە ڕەنگە بەپێی وەرزەکان یان بەپێی مانگەکان چەند جارێک ئەمە ئەبدەیت کاتەوە بەپێی پیتەکان شتێکی دروست ئەکا بۆ خوێندکارەکە بۆی خوێندکارەکە زیاتر ڕاهێنان بکات. ئەتوانین بڵین ئەمە هەدەفێکی بازرگانی بەڕاستی لە پێش نییە زۆر، یعنی بەو جۆرە بێت، چونکە مامۆستاکە لەسەر ئاسی قوتابخانەکەی خۆی ئەیکات بۆ خوێندکارەکانی خۆی ئەیکات، بڕوا ناکەم لە بازاردای بنێت و لەگەڵ چاپخانەیەکە ڕێک بکرێت و بیفرۆشێت و نسبەتیا هەبێت و ئەمانە بۆیە لە بازنەی یەکەمە بەم جۆرە زیاتر وەکو تەقویەک بەکاری بازنەی دووەم و سێهەم لە بازنەکانی ترا بەڕاستی بڵێم ئامانجی یەکەم بازرگانیە،
چونکە ئەو مامۆستایکە ئەو مەلزەمێ دروست ئەکا و پەنای بۆ ئەبات بەر لە هەموو شتێکە بێت لەگەڵ چاپخانەیەکە ڕێکەوێت لەگەڵ چاپخانەکەی ڕێگەکەوێت و نسبەیەکی دیاریکراوی هەیە و زیاترە مامۆستای بۆ خۆشی ئەوێت ناوبانگێکی زیاتر پێیا بکات ئەگەر سەیری مەلزەمەکان کەی هەمووی ناوی مامۆستاکانی لەسەرە ژمارە تەلەفۆنی لەسەرە ڕەنگە بیانەوێ ئەمانە وەکو وانەی تایبەت دەرس بە کەسانی کە بڵێنەوە کاتێکێکە لە ئامانجەکانی مامۆستا بۆ خۆناساندن و دواتر بووی کە وانەی تایبەتی بڵێتەوە بەڵێ ئەمە وەکو ئامانجی دروستکردنی مەلزەمە وە بێگومانیش لە ئامادە یا زیاتر ئەبێت ئەمە چونکە ئێستا خوێندکار کە ئەگاتە پۆلی دا یەکسەر ئتر ئەبێ هاوینەکەی دیسانەوە هەر خەریکی پرۆگرام بێت کە ئەچێ بۆ 11 دیسانەوە لە 11شەوە هاوینەکانی هەر خەریکی تەقوێ و پرۆگرام و ئەمانەیە بۆیە مامۆستاکانی بەڕاستی بڵێم ئامادەی زیاتر تەرکیزەکەنە سەر دروستکردنی مەلزەمە ئامانجی یەکەمی بەڕاستی پێت بڵێم بازرگانی خۆناساندنە یعنی زیاتر تۆ بۆ ئەوی دەربکەوێت ئەمە مامۆستایەکی باشە لەسەر ئاستی شارەکەی خۆی لەسەر ئاستی پارێزگاکە لەسەر ئاستی کوردستان بۆیە ئەم مامۆستانە بناسرێن بەڕاستی بە مەلزەمە تۆ لە قوتابخانەیەکای 100 تەلەبەت هەیە تەنها خوێندکارەکانی خۆی بەڵام کاتێک کە مەلزەمە دروست ئەەکەی پیجێکی فەیسبوک دروست ئەەکەیت ڕەنگە بە هەزاران خوێندکار ئەدناسن ئەتر بە دەرەجە یەکەم ئامانجێکی بازرگانی لە باش کەواتە دەتوانین بڵێن کە مەلزەمە جێگرەوەی کتێب نییە یان دەکرێت بڵین پاڵپشتی کتێبە یان هیچیان نییە نەخێر بەی جۆرێک نابێتە بەدیلی کتێب ئەمە بە هیچ جۆرێک پاڵپشتیان ئەویش نابێت بەڕاستی پێت بڵێم ئەگەر ئێمە قۆناغەکان جیاکەینەوە لە قۆناغەکانی کە کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە بە تایبەتی ئیتر لە پۆلی 4 بەرەوسەر چونکە شێوازی دروستکردنی مەلزەمەکانی هەر پاڵپشت نییە کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە چونکە شێوازی دروستکردنی مەلزەمەکانی جیاوازە مەلزەمە هەیە هاتووە ڕێک کتێبەکەی وەرگرتوێتەوە بەڕایەنانەکانەوە بۆ نمونە ئێستا لە کتێبێکی وەکو ئینگلیزی ئاکتیڤیتی بووکمانێک کتێبی چالاکیەکانمانێ هەردووشی ئەکات بە یەک ڕاهێنانەکان حەلەکە لە بیرکاریادا ڕاهێنانەکان حەلەکات هەموو ئەمانە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر خوێندکارە بێت بۆ کاتێککە خوێندکار پەنا ئەباتە بەر مەلزەمەیەک ئەم مەلزەمەیە ڕاهێنانەکانی تیا بە حەلکراوی من مامۆستام بە خوێندکارەکان وەڵێم سبەینێم ڕاهێنانە حەلکەن خوێندکارەکە لە ماڵ و مەلزەمێکی کڕیوەی مامۆستایەکی تر لە دەرەوە بە حازری جوابەکە نەقڵەکات لە 100% بەیانیەتەوە من سەیری واجبەکە یەکەم سەیرەکەم خوێندکارەکە هەمووی زانیوە هەڵی بستێنێ بەسەر بۆردەکە بڵێ لە یا بۆم حەلکەرە نەیزانێ ڕەنگە گرفتی هەبێت بەڵێ بەڵام من بۆ خۆت خۆ ناتوانانی هەموو خوێندکارەکان هەستێنی تۆ جاریکە حەلی کاتەوە ئەم کاتە خوێندکارەکە خۆی لە بابەتەکە تێنەگەشتووە منیش وەکو مامۆستاواتی ئەگەم کە خوێندکارەکەم تێگەشتووە فیدباکێکی زۆر خراپە یاتەوە بە من ئەو کاتە هەستەکەم خوێندکارەکانم لە بابەتەکە تێگەشتون هیچ گرفتەیشانیە و هەمویان زانیویانە و مۆزوعەکەم زۆر بە باشی شەرح کردو کە لە هەمان کاتە ڕەنگە چەندین خوێندکاری تابێ لە بابەتەکە تێنەگەشت بێ تەنها کۆپی و پەیستێکی کردووە کۆپیەکی ئەو مەلزەمەی کە هەیەی بەداخەوە ئێستا بەڕاستی مەلزەمە یەکێکتر لە گرفتەکان مامۆستاکانیش بەکاریێنن خۆشیان بەکارێنن بەڕاستی پێتەڵێم مامۆستا لە بازنەکان بۆ بەکارێنن لەبەرێکی ئاستی زانستیان لەگەڵ ڕێز من مامۆستام و چەندین ساڵە خزمەتم هەیە نەبێتە بەڵام بەڕاستی ئەگەر مامۆستا خۆی زۆر بتوانە بە هیچ پێویستی بە مەلزەمەنیە ڕەنگە ئەویش ئەوە بێت کە مامۆستاکە خۆشی زۆر بە دوای بابەتەکانان نەڕوات ئەویش عینیشت ڕاهێنانەکان هەموو شتێکی بە حەلکراوی لە بەردەستە بە تایبەتی ڕەنگە لە وازنەکانی خوارەوە ئەمە زۆرتر بێ مامۆستا بەکاری ئێنێ حەزەکەی ئەو شوێنانی کە مەلزەمە ئافرۆشن ینی چەندێک خوێندکار ئەیکرێ ڕەنگە مامۆستاش زۆر ئەیکڕێ من خۆم یعنی ئاگادارم مامۆستا هەیە مەلزەمی مامۆستای تر بەکارێنێ کە ئەمە خۆی لە خۆیە یعنی من کاتێککە خۆم مامۆستا مەلزەمی مامۆستایەکی تر بەکار ئێنم ینی خاڵێکی زۆر نەرێنیە لەسەر توانای خۆم من بۆ مامۆستا مەلزەمی مامۆستایەکی کە بەکارێن لەبەرەوە هەر بەکاری ئەمە لە کاتێکا کە خۆی بەکاری بێنێ ئێگەر خوێندکارەکەی بەکاری بێنێ هەر بە هەماشەوە لە ئاستی زانستی و توانای مامۆستاکە کەمە بێتەوە دروستە بەڵێ هەروەکو وتم یعنی مامۆستاکە ڕەنگە واتێ بگات کە بابەتەکەی زۆر بە باشی گیانەوە بەڵام نازانێت خوێندکارەکە زانیاریەکەی کۆپی کردووە لە مەلزەمەیەکەوە بێ لێ تێگەیشتن لە بابەتەکان تێنەگەشتەوە بەڵام گرفتی سەرەکی لێرەیە کارەساتی گەورە ئەوەیە تۆ خۆت مامۆستابی لە پۆلێکە خوێندکارەکانت مەلزەمی مامۆستایەکی تریان پێبێ تەنانەت لەگەر مەلزەمەکەش من هەر لەگەڵ ئەوەش نیم کە مامۆستا مەلزەمەی خودی خۆشی هەبێت چونکە پرۆگرامێکی ڕێک و پێگەیە گرفتی نییە پلانی لەگەڵە بەڕاستی پێت بڵێن ئێستا زۆربەی
پرۆگرامەکان کە تیچەرز گایدێکی لەگەڵا یعنی ڕێبەری مامۆستای لەگەڵا پێت ئەڵێ ئەم دەرزە بەم جۆرە ئەبێت بەو جۆرە ئەبێت یعنی خاڵ بە خاڵت پێ ئەڵێ بۆ شەرحکردن و شێوازی گەیاندنت ڕەنگە کاتێکە کەسێک مەلزەمە بەکار ئێنێت خوێندکارێک مەلزەمە بەکار ئێنێت تەنها ئەوەی ئەوێ کە ڕۆژانە مامۆستا دەرەجەی ڕۆژانەکەی باتێ ئەتر بەبێەوەی لە بابەتەکە تێ نەگەشتەوە کاتی ئەچێتە ناو تاقیکردنەوەی 60ەکە ئەچێتە تاقیکردنەوەی 20ەکە سیرەکەی خوێندکارە باش نییە بەڵام لە واجباتی حەلکردنی واجبەکانە هەمووی باشە و کۆپی لەبەرەوە بەڕاستی وەگوتم کارەساتی گەورە ئەوەیە من خۆم مامۆستا بم خۆشم بەتوانە بزانم خوێندکارەکانم مەلزەمەی مامۆستایکی تریان پێ بێت خۆشم بەکاری بێنم یا خۆشم بەکاری بێنم بەداخەوە ئەنێ خوێندکار هەیە ینی من لە کاری مامۆستایی خۆمان بەڕاستی هەرگیز ڕێگەم نەیەوە خوێندکار بەکاری بێنەوە خۆشم هەرگیز من ئینگلیزیم سەرکەوتم کە یەکێکە لەو وانانەی زۆربەی بابەتەکانی هینی مەلزەمەی هەیە بەکارێن باشە مامۆستا هەورەمان لەگەڵ ئەوەی کە ئێستا مەلزەمە زۆر بوونی هەیە ئەو کتێبانی یاخورە پرۆگرامانەی خوێندنیش کە ئاماژەت پێدا پرۆگرامێکی ڕێکوپێکە و ئامادەکراوەتە بەردەستی خوێندکارەوە کە بۆ خۆی هەر یەک لە بابەتەکان وانەکان لیژنەیەکی گەورە ئەم وانانە یاخود ئەم کتێبانی ئامادە کردووە لە کاتێکدا کە مەلزەمە دروستەکرێ یەک کەس یان مامۆستایەک بۆ خۆی سەرپەرشتی کردو دروستی کردو ئەکرێ خەڵەتی تیاابێ یان خەڵەتی خەڵەتی تیاابێ من مەلزەمەم دیوە کارەساتی تایە خۆم چێک ئەەکەمەوە ینی نەگەوەی بەکاری بێنم منیش چونکە دیومە بەڕاستی حەزەکەم بزانم ئەمە چی نووسیوە چینە نووسیوە ئێستا بڕۆرە بازار بڕۆر بەردەرکی سەرا لە سلێمانی کە مەلزەمەی زۆرتیایە چاپخانەکان مەلزەمانتیایە لیژنەیەک با بڕوا ئاستی علمی ئەم مەلزەمانە هەڵسەنگێنە من بنمونە ئینگلیزیت پێڵێ یعنی بینی ومە دەیان و سەدان هەڵیتیایە چونکە مامۆستاکە خۆی دانانیشێ تایپیکە مامۆستاکە خۆی دانانیشێ کەسێک چاپی ئەکات ئەم مەلزەمەیە دروست ئەکات هیچ شارەزایەکی نییە دواتریش مامۆستاکە دوو جارێکی ڕەنگە پێداچوونەوەی کرد بێت و ئەوم بۆ چاکەم بۆ چاکە لە ئاخیرار چاپەکرێت و دەیان و سەدان هەڵەشیتیایە ئەنی ئەمە لە ڕووی ئەمە کاریگەری بە لەسەر ئاستی زانستی خوێندکارەکە بە هەڵە پێگا بەڵێ بە هەڵە ئەگەر مەلزەمەکە بۆ خۆی جارێک کاریگەری هەبێ لەسەر ئاستی زانستی خوێندکارەکە کە بە هەڵە ئەچێتە بەردەمی واتە دوو جار کاریگەری بێ لە ئاستی زانستی خوێندکارداوە وەک ئاماژەت پێ یعنی زۆربەی پرۆگرامەکان ناتوانم بڵێم لە 100% پرۆگرامەکان زۆر باشن ڕەنگە تا ڕادێک بۆ هەندێک وانە زەمینە سازی نەکرابێت يعني ئەسەر ڕەنگە بەنسبە دوانێکی ئینگلیزیەوە لە کلاسێکی 20 بۆ 25 تا لەبەر یا وەسائلەکان دابین کرابن زۆر بە باشتر ئەگا لەو قەرباڵقی خوێندکارەکانی ئێمە لە 35 خوێندکارە بابەتەکان بگەێنی لەبەر ئەوە بەڵام بە شێوازێکی گشتی پرۆگرامەکان باشن خراپ نین ئەگەر بە باشی بوترێتەوە ئەگەر زمینیان بۆ بسازێنرێت ئەگەر وەسائلی تعلیمیان لەگەڵ بەکار بهێنرێت ئەگەر مامۆستا پەنا بباتە بەر ڕێگا هاوچەرخەکانی وانە وتنەوە کە ئێستا زۆر یعنی لەلایەن پەروەردەشەوە جەختی لەسەر ئەکرێتەوە کە ئەم شێوازە بەکار بهێنرێت پرۆگرامەکان کێشیان نییە ڕەنگە هەندێک گرفت لە پرۆگرامەکان هەبێت هەندێک پرۆگراممانەیە بەڕاستی ئەگەر ناویان نهێنم قورسە بۆ ئەو ئاستە یعنی ئێستا بەڕاستی پێت بڵێم یەکێ لەو گرفتانی کە لە خوێندکاری ئێستایا هەیە کاتێک خۆمان خوێندکار بووین بەجددی بابەتی زانست گرفت نەبوو بۆ خوێندکار ئێستا لە قۆناغی یەکەوە هەتا سەرەوە ینی بابەتی زانست یەکێک لە گرفتەکان بگرە دایک و باوکی زۆر هیلاگە بێت لەگەڵ خوێندکارە کە دیسانەوە ئەمە یەکێکترە لەو خاڵانەیە ئەگەر لە مۆزوعەکە دەرنەچین ئەم پرۆگرامە زۆربەی جاری کە دایک و باوکی کردوێتەوە بە مامۆستا کردوێتیەوە بە خوێندکار چونکە هەر غەڵەتەکە تۆ سیرکە لە هەندێک پرۆگرام لەسەرەوە نووسراوە دایک و باوکەکە بە خۆی جارێک سعی بکە تێبگا لەوانەکە ئەنجابی گەنە بە دایک و باوک ئێستا خۆی اختصاصەکەی 8 مادە 9 مادەیە چونکە بێ لە کوردی لەگەڵی بڕوان لە بیرکاری لەگەڵی بڕوا لە ئینگلیزی ئەگەر دایک و باوکی کشخواانە خواستنە خوێندەوار بێت توانایکی نەبێ بەڕاستی ئەگەر خوێندکارەکەی مەگەر خۆی زۆر زیرەک بێت و هەوڵ بات ئەهینە هەر باجەکەی ئاات ئەمە یەکێکە لە خلەلەکانی پرۆگرامەکە بەداخەوە لەسەر و نووسراوە کە چتە بەشێکی تازە نووسراوە دایک و باوکی بەڕێز لە خودی پرۆگرامەکە بە ئینگلیزی نووسراوە بۆ نمە دیە پێرنتس دایک و باوکی بەڕێز یعنی پەیامی تایە بۆ دایک و باوک کە من بەڕاستی لەگەڵ ئەمەیان نیم چونکە بەڵێ خوێندکار کاتێکی دیاریکراوی هەیە لە ماڵەوە خۆی بۆ خۆی پێویستی گرفتی هەیە پێویستی بە ئەپدەیت هەیە پێویستی بە پێداچوونەوەیە پێویستی بە گونجاندنێگە یعنی من یەک نمونەت بۆ ئێنمەوە لە زانستی پۆلی یەکەیە دوو
بەڵێ ڕەنگە تۆزە لە بابەتەکەش دوورکەوینەوە بەڵام بەڕاستی گرفتی ئەمانە پرۆگرام ئاژەڵی تایە باش نەک لە کوردستانە لە عێراق ڕەنگە لە قاڕی ئاسیا شام ئاژەڵە نەبێت وێنەیەکی کراوە و ئەم ئاژەڵە ناوەکەی دانرا يعني مناڵە نەزانێ کامەیە نە دیوێتی نە باوکی دیوێتی نە دایکی دیوێت ئاژەڵێک بواە کە لە کوردستانە هەبێ کە ببینرێت ئەوە سەرڕای تەرجەمەکردنی بابەتەکان لەگەڵ ڕێزمابوونی هەڵەیەکی زۆر يعني ئەسێمە خۆمان مناڵمانەیە وەگوتم کە بووینەتەوە بە خوێندکار و سعیان لەگەڵاکەن جارێکی کە دێر هەیە ئەی خوێنیتەوە بۆ نمونە لە بابەتێکی زانست لە بابەتێکی کۆمەڵایەتی چەند جار لەم سەر بۆ سەری خوێنیتەوە لێ تێناگەی تەرجەمە حرفی کراوە نازانم يعني تەرجەمەی زۆر خراپ کراوە حتا من پێم وابێ کۆمەڵە بەڕێزە و وارە ئیشان دایک و باوکەکەت تێنەگابێ خوێندکارەکە و مناڵەکە چۆن تێ بکە بەڕاستی پێ دەڵێم زۆر يعني لە ڕووی پرۆگرامیشەوە بۆ خۆی گرفتمان هەیە باشە مامۆستا ئەورامان تۆ خۆدۆک و مامۆستایە زۆر ڕوبەڕووی ئەوە بیتۆ تۆتن من ناڵم کە خوێندکارەکانت مەلزەمە بەکاربێنن درستە ڕوبەڕووی ئەوە بیتەوە خوێندکارەکان بۆڵە بۆڵیان بێ بڵێن مامۆستا بۆچی فلانە مەکتەب فلانە پۆل فلانە مامۆستا هێڵێکە مەلزەمە بەکاربێنن تۆ ناڵی بەڵێ هەندێک مامۆستا هەیە لە سەراسی قوتابخانەکەی خۆی دروستی ئەکات وەکو وتیشمان زیاتر مامۆستاکانی پۆلی 12 ئامادەی ئەمانە لەسەر ئاستی شار و ئەوانەی کە خۆیان ئاانەوە بە جدی زیاتر دەرکەون و بە تایبەتی زیاتریش بۆ مەبەستی بازرگانیەکەی بۆی بتوان دەرزی تایبەت بڵێنەوە لە پەیمانگاکان کە ئێستا هەیە یان زۆرترین فرۆشیان هەیە بە پرزەمەکانیان بگورە مەلزەمە بەڵێ گرفتت بۆ دروستەکە زۆر جار ڕەنگە لە قۆناغی بۆ قۆناغێکی تر قۆناغی پێشووتر مامۆسایە پێی وتون ڕەنگە مەلزەمەیەکی بۆ دروست کردبن چونکە خوێندکار فێری تۆزی ئەم حازرخۆریە بووە مامۆستا بۆمان کورتکەرەوە یعنی بەیانی تاقیکردنەوە یاڵە مامۆستا بابەتەکانمان بۆ دیاری ناکەیت بابەجان تۆ لە یونتی ئەوە نەبوو ئەوە داغڵە هەمووی داغڵە یعنی ئەوێت بەڵێ وە ڕەنگە هەنێ مامۆستاشە بێ ئەمەی بۆ کردبێت ئەو کاتە دیسانەوە تۆش باجی مامۆستاکی پێشووی خۆت ئەیت یا ڕەنگە قۆناغێک هەبێت بڵین علمیەکان مامۆستایەک پێیانڵێ ئەدەبیەکان مامۆستایەک پێیانڵێ یا قۆناغێکە بێ 6 پۆلیان هەبێت سیانی مامۆستایەک پێ بڵێ سیانی مامۆستایەکی تر پێ بڵێ ئەو کاتە ڕەنگەیەکیان مەلزەمە دروستکە گرفتە بێ بۆ ئەوی کێشان بەڵێ بێگومانی مەش ڕووبەڕی ئەو حاڵەتە لەسەر ئاستی خوێندنگاکان و بەڕێوەبەری خوێندنگاکان ئەتوانم بڕیار بن بڵێن نابێ هیچ مامۆستایەک مەلزەمە بەکاربێنێ شتی وا ئەبێت ئازادەکە درا بە قورسە یعنی ئازادی نەدراوە یعنی بڵی گڵۆپی سەوزەڵ کرابێت بڵێن هەموو کەس نەدراوە هەموو کەس وەکەوە ناکە گڵۆپی سەوزەڵ کرا بەس ئەوەی کە ئەگەر مامۆستاک بەکاری بێنێ بەڕێوەبەری خوێندنگەکە نەتوانێت بڵێن نابێ بەکاری بێنی بڕوا ناکەم یعنی لەوەی ڕێگری لێ بکات لەوەی کە مەلزەمە بەکاربێنیانە چونکە ڕەنگە ئەوڵێ اختصاصی منە تۆ اختصاص شتێکی ترە من بەباشی ئەزانم ئەم مەوزوعانە گرنگترن هەنێ بابەتی تیا زۆر پێویست نەبوو تەرکم کردووە ڕەنگە کۆمەڵە مبەڕێری لەگەڵا بێنێتەوە اینکە بەڵام ئەگەر وەکو ئەوی بمانوێ قەدەغە بکرێ بەڕاستی ئەبێ وەزارەتی پەروەردەخۆی بە جدی کاری لەسەر ئەبێ بڕیار بێ لە وەزارەتەوە دایک و باوک و خێزانەکانە توان کاریگەریان هەبێ بڵێن بە خوێندکارەکان بڵێن نابێ بەکاری بێنی مەلزەمە و گرنگیەکە لە کتێب و لە پەرتوک و لە پرۆگرامی خوێندنان یاخود ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت کە باسەکە بەڕێوەبەرەتێک ناتوانێت دایک و باوک ئەزانی بۆ ڕاهێنانێکاتۆ بەردەستی مناڵەکەی دایک و باوکەکە خۆی نازانێ حەلیکە خوێندکارەکەش ئەگەر فێر نەبوو بێ ئاستی زۆر باش نەبێت لاوانێ بۆ نمونە گرفتێکی هەبێ یەکسەر مەلزەمەکەیانێ کۆپی ئەکات و بەیانیش مامۆستا گەڕێ بە سەریا چونکە ئێستا ئەوەی هەڵسەنگاندنمانەیە لە ڕۆژانە 10 دەرەجە بۆ نمونە لە هەر وەرزێکە 20 دەرەجە لەسەر هەڵسەنگاندنی ڕۆژان و کۆمەڵێک بابەتە ئەگەر ڕێ بە سەریا مامۆستا سێرێکە بابەتەکەی حەل کردووە کاتە خوێندکارکە نمرەکە وەرەگرێت بۆیە یعنی خوێندکار یەکێ لەو شتانەی کە پەنای بۆ ئەبا لە بەکارهێنانی مەلزەمە حەلکردنی ڕاهێنانەکان بۆ وەرگرتنی نمرەی ڕۆژانەیە لە قوتابخانە کە ئەمە جا ئەمە بۆ نمرەی ڕۆژانە مامۆستا هەورامان ئەی بۆ تاقیکردنەوە چی ئێستا خوێندکارانی قۆناغی 12 کە گرنگترین کاتیانە بۆ ئێستا کە سەعیەکان خۆیان ئامادەکەن بۆ تاقیکردنەوەی وزاری ئەو کاتە چیەکەن بەنسبەت پۆلی 12 جیاوازەوە ڕاستی بڵێ 12 مەلزەمە بووە بە ئەمری واقع من ئێستا ئەگەر بمێ لە قوتابخانە کاتاتوانین بڵین بۆ قۆناغی 12 سوودی هەیە ئەمری واقعەکەی لێ دەرکە وڵی ڕەنگە ئەگەر ڕاپرسیەک بکەین لەو تەلەبانەشی کە سەدیان هێنابێت و 99 هێنابێت لیان بپرسی بەکاریان هێنابێت بەڕاستی پێ بڵێ چونکە ئێستا ئەگەر من بۆ خۆم مامۆستان بمێ پۆلی 12 بڵێنەوە ئەگەر مەلزەمە بە تەنانەت هیچ نەبێت لەسەر ئاسی خوێندکارەکان خوێندنگاکەی خۆم مەلزەمە بۆ خوێندکارەکانم دروست نەکەم یعنی بە نقطەیەکی زۆعف لە مامۆستاکە ئابیندێ
مامۆسای پۆلی دوانزە مەلزەمەی نییە. یعنی تۆ بۆ ئەوهی ببتەوێ ببیتە مامۆسای پۆلی دوانزە بەر لەوەی دەست پێ بکەیتەوە بیر لە دروستکردنی مەلزەمە بکەیتەوە. جا لەو کاتەشە ببوورە مامۆستاوەرەمان لەو کاتەشە قەناعەتی خوێندکارەکەش کاریگەریە بێ ڕۆڵە بینێ لەوەی کە قەناعەتی بەم مەلزەمەی مامۆستاکەی خۆی هەیە یان مەلزەمەی فلانە مامۆستاکە. خۆی سلماندنی مامۆستا زۆر گرنگە کاتێک کە خوێندکار متمانی بە مامۆستاکەی خۆی هەبوو لە 100% بیر لەوە ناکاتەوە. وەکوتم کارەساتە من لە پۆلا دەرس شەرحەکەم خوێندکارەکەم مەلزەمەیەکی کەی پێوێ. یعنی مامۆستا ئەم مامۆستا بەڕێزەکەم مەلزەمەی داناوە لە دیدی منەوە زۆر بەتواناترە لە بەڕێزت یعنی وا ئەکات. ڕاستە. یعنی لەبەرەوە لە پۆلی دوانزە ئێستا مەلزەم بۆتە ئەمری واقع هەمووی بەکاریان ئێستا من ئەگەر کەسێک بێت بڵێ مامۆستا مەلزەمە بەکاربێنم یان نا ڕەنگە نەتوانم پێی بڵێم بەکاریمەیانە چونکە لەوانێ خودی ئەو مامۆستانش کە دەرز ئەڵێنەوە هەریەکەیان خۆیان مەلزەمەیان هەیە. یعنی مامۆستای ئینگلیزی کە دەرز ئەڵێتەوە بێ مەلزەمەی بۆ خۆی دروست کردبێت خوێندکارەکانی خۆی لەسەر ئەم مەلزەمەیە ئەڕوا. بەڵێ ڕەنگە لە 100% بابەتەکانی شتیابێ بە تایبەتی لە پۆلی دوانزە چونکە ناتوانێت هیچ شتێک لابەرێ لە قۆناغەکانی پێشوو ڕەنگە بتوانن کۆمەڵێک ئەوەی دەستکاری پرۆگرامەکە بکەن لە قۆناغی دوانزە ناتوانن چونکە سوالەکان نیشتیمانیە و وزاریە و ئەوەیە لەبەرەوە ناتوانانی هیچ پرۆگرامێک لابەرێ ئەوەی هەیە کە زیاتر بابەتەکانی خۆی زیاتر چڕوپڕ ئەکاتەوە نمونەی زیاتر ئێنێ سوالی ساڵانی پێشوو ئێنێ تێکەڵی بابەتەکانی ئەکات ڕەنگە هەنێ ئەساسیات هەبێ بۆ نمونە تۆ چتە پۆلی دوانزەوە هەنێ ئەساسیات هەیە کە ڕەنگە لە دە لە یانزە خوێن دەبێت یا جاریواهی قۆناغەکانی پێشتریشە لە پۆلی دوانزە دووبارە نابێتەوە ئەم مامۆستای جاریکێت ئەمانە بەکار ئێنێتەوە لە ناو مەلزەمەکە بۆ ئەوەی زیاتر یعنی تەلەوەکە بابەتەکانی بیرکەوێتەوە وەکو وتم لە دوانزە بۆتە ئەمری واقع خوێندکار بەکاری ئێنێت و ناشتوانی بڵێ نا ناشتوانی بڵێنەوە هەمووشی بەکارێنێ بۆ بازنەی دووەم مامۆستا هەورامان کە وتە کاریگەریەکی زۆری هەیە لە سەریان دروستێ جا مامۆستاکە کاتێک کە مەلزەمەیەک دروستەکارۆکو لە سەرەتا ئاماژت پێدا بۆ خۆناساندن و بۆی کە دواتر وەکو مامۆستایەکی تایبەت وانە بڵێتەوە بە خوێندکارەکان جا ئەکرێت مامۆستاکە خۆی مامۆستای ئەوانەیە لەو خوێندنگەیە مەلزەمەکەی دروست کردو بۆ خوێندکارەکان دواتر هەر خۆشی بێتەوە مامۆستای تایبەت بۆ خوێندکارەکانی یەکێکی ترە لە گرفتەکان بەڵێ لە ئێستاە لە هەموو قۆناغە جیاوازەکانە مامۆستای تایبەت هەیە تەنانەت کە سوکار پەنا ئەبەنەوە بەر نەفسی مامۆستای بابەتەکان کە بەڕاستی بڵێن کارێکی زۆر ناپەروەردەیە من خۆم ئەوەی کە لە پۆلا ئەیڵێمەوە هەر ئەوەیە ینی چۆن ئەبێ کۆمەڵێک زانیاری هەبێ نەیەم بە خوێندکار دای بنێن بۆ وانی تایبەت ڕەنگە ئەمەش بە ئامانجی جیاواز بێ ڕەنگە دایک و باوکە بێ بە تموحی ئەوەی دوو بەیانی منداڵەکەی تاقیکردنەوەی من یە مامۆستا زەحمەت نەبێت 2 سعات ناتوانانی دەرس بە مناڵەکەم بڵێیتەوە یعنی وا بزانێت من شتێک کەش بەکەم لە سوالەکانم لەم 2 سعات هەیە ئێستا ئەوەش هەیە بەداخەوە تەنانەت لە پۆلی دوانزەکان من ئەمە بە دڵنیاییە وەڵێم بە بەڵگەوە ئەیڵێم لە پۆلی دوانزەکان یعنی مامۆستاکانی خۆیان گروپ لە خوێندکارەکانی خۆیان دروست ئەکەنەوە لە دەرەوەی قوتابخانە من مامۆستای دوانزەم 25 خوێندکارمەیە 30 خوێندکارمەیە ئەیان کەمە 5-6 گروپی 5 لەبەی و 6 لەبەی و بڕێک پارەیان لێ وەرەگرم لە دەرەوەی قوتابخانە جوانیان پێ جا باش مامۆستا هەورامان ئاستی زانستی ئەو مامۆستایە هەرەو ئاستە زانستینیە کە لە خوێندنگەکە و لە کاتی وانەوتنەکەی گێنێ بە خوێندکارەکانی تۆڕی زیرەکتر بێگە لە دەرەوەی خوێندنگە بکرێ بۆ ئەمە گەڕێتەوە سەر وجدان و ئەخلاق و کاری مامۆستای خۆمان یعنی من ئەگەر مامۆستایەک بم لەوانەیە بەڕاستی بەداخەوە هەبێت هەموو زانیاریەکە لەوێنەیە لە گروپە تایبەتەکەی بیات بۆ ئەوەی خوێندکارەکان جیا ببنەوە بێن ئەگەر خوێندکارێکی تیاابێ من لێکی لەو خوێندکارانم پرسی وتم باش هەر نەفسی مامۆستای خۆتان تۆ بۆ ئەڕۆی جارێکی تر لەگەڵ یاوانت پێ بڵێتەوە لە دەرەوە وتی مامۆستا هەموو خوێندکارەکان ڕۆشتون لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە تۆ بۆ خۆت گرفتێک دروست ئەەکەی ئەڵی من نەڕۆشتم احتیمالێ کاریگەریشی نەرێنی لەسەرمە بێ احتیمالێ لەوێ مامۆستا زانیاریەک بە لە وانی ناوپۆلەکە نەیاد ئەو کاتە من باجەکەی ئێمە نایزانم لە دەرم نەچێنێ بۆی کە بۆ جاری داهاتووتر بڕۆم بەشداری ئەوەش یەکێکی ترە ئەوەش یەکێکی تر احتیمالێ مامۆستا بە چاوێکی تر سەیرم بکات وەلو لەگەر ڕێزمان ڕەنگە ئەم جۆرە مامۆستایانە زۆر کەم بن بەم جۆرە زوڵم لە خوێندکارکەن ڕەنگە زۆر کاری مامۆستاش نەوەشێتەوە بەڵام بەڕاستی ئەوەیان هەیە لە پۆلی دوانزەکان زۆربەی یعنی هەر خوێندکارەکانی خۆیان لە دەرەوەی قوتابخانەوانە ئێستا دەیان و سەدان پەیمانگا هەیە
کە هەمووی وانی تایبەتی تا ئەوترێتەوە هەمووی خوێندکاری شوایلیاتۆ لە ڕووی دەرونیە وەکو وتم کە لە بۆ قۆناغی دەرئەچێت ئیتر ئەبێ خۆی حازرکە بۆ 12 و خەریکی تەقوێ و ئەم پەیمانگا و ئەو پەیمانگا و ئەم مامۆسا و ئەو مەلزەمە بێت وەکو خۆشت ئاماژەت پێ لە زۆری ئەم مەلزەمانە ڕەنگە ئێمە 50 مەلزەمان لەسەر زانستە بێ 50 مەلزەمان لەسەر کیمیا و فیزیا و ئەوانە هەبێ خوێندکار سەر لە شێواویەکی زۆری پێوە دیارێ خوێندکارێکی دەڵێ هی مامۆسایە باشە هی ئەویکان بۆیە ئەمە لە خوێندکاری وایە هیچ 4 مامۆستای ناو داینا نازانێ هەر یەکەیان تۆزێکی لێ زۆر خراپە خوێندکار سەری لێ تێگەچێت نازانێ ینی لەسەر کامیان بە باشی بڕوە ڕەنگە یەکیان کۆمنتی لەسەر بابەتێک بە جۆرێک بێ ئەوی کتریان جۆرە بێ ڕەنگە شێوازی حلکردنی پرسیارێک لە مەلزەمێکا بە جۆرە بێ لە مەلزەمێکترا بە جۆرە بێ بۆی خوێندکارەکە ینی زۆر سەر لە شێوا و سەرگردانە بێ مامۆستاورامە لەسەر ئەو وانەی تایبەت و مامۆستای تایبەتی کاماژت پێدا قۆناغی دوانزەکە ئەوە وتمان هیچ لە کۆتاییە وزاری و پرسیار لای ئەو نییە بەڵام بۆ پۆلە ناکۆتاکان ئەگەر مامۆستایەک ببێتەوە بە مامۆستای تایبەت بۆ خوێندکارەکانی دواتر ناچارە دەریچێنێ درستە هەر ئەی بە دەری نەچێنێ ئەگەر دەری نەچێنێ ینی وەکو ئەو وایە بڵێ هیچ سوودێکم لە مقابلە مادەیەکی لێ وەرگرتووە پارەیەکی لێ وەرگرتووە کە وەکو چۆنڵی نمەگیرە بێت لەوەی کە خوێندکارەکە ئەبێ دەرچێنەیە ئەگەر دەرنەچێ خوێندکارەکە کەواتە تۆ مامۆستایەکی باش نەبووی بە دەرزە تایبەتەکەش کەت پێ دوێت تۆ خوێندکارەکە هەر دەرنەچێ بەداخەوە ئەمە هەیە و قانونیەن تا ڕادەیەک ئەگەر مامۆستای تایبەت بۆ خوێندنگایەکی تر تۆ بتوانی وانی پێ بڵیتەوە بە هیچ جۆرێک ناتوانانی بە خوێندکاری خۆت وانی تایبەت بڵیت بەڵام بەڕاستی ئێستا ئەوە هەیە خوێندکارانیش لەم بینە فێری ئەو فێڵە بۆ بێتم بڵێ مامۆستاکەی خۆم باشتر بۆ پۆلە ناکۆتاکان مامۆستاکەی خۆم باشترەوانە پێ بڵێتوانێ بۆ یەکی تر ناچار بێ بە دەردی دڵی ڕووگیر بێ دەرەمچێنێ خۆمان ڕوبەڕوو ئەبینەوە یعنی ئەمە چەندین کەس و کاری عنی پێت ئەڵێ مامۆستا چەند سەعاتێک ئەووانێ من وەکو خۆم بەڕاستی بە هیچ جۆرێکەوەم نەکردووە چونکە ئەوەی لە پۆلا ئێڵێمەوە بەڕاستی هەر ئەوەم پێە هەر ئەوەم پێ عنی ئێتر هیچی لێ هەڵناگرم بۆ وانەی تایبەت و ئەوانە بەڵام بەڕاستی هەیە نمونەتان زۆر مامۆستا لە مامۆستای تایبەت وانەوتنەوەی تایبەتە هیچ ڕێنماییەکی تایبەت نییە لە وەزارەتەوە دەرچوو بێ بۆ مامۆستایان من تا ئێستا وەکو خۆم نەمدیوە بەڵام ئەوەی کە هەبێت بە هیچ جۆرێک ڕێپێدراو نییە مامۆستا ڕێپێدراو نییە وانەی تایبەت بە خوێندکاری خۆی بڵێتەوە ئەی ئەوانەی کە ئێڵێنەوە نایاساییە ناساییە بەتاکید بۆ لێپرسینەوەیەک ناکرێت بۆ بە دوواداچوونێک ناکرێت وڵا ئەبێ بکرێت بەجددی ئەوە بێ وەزارەتی پەروەردە ئەکرێ بەجزیەوە بێ بە شاراوایی ناوەڵا بۆ بە شاراوەیە بڕۆتە ئێستا چی یەک حاڵەتی تر لەسەر ئەوە بڵین زۆربەی قوتابخانەکان مامۆستاکانیان بەیەکەوە هەر خۆیان لە یەک پەیمانگایە وەکو ستافێک کار ئەکەن یعنی بۆ نمونە مامۆستای بیرکاری ئینگلیزی فیزیا کیمیا عەرەبی هەمویان بەیەکەوە لەو پەیمانگایە کارەکەن زۆر جار هەر خوێندکارەکانی خۆشانی قوتابخانەکە هەر هەموویە بەنەو پەیمانگایە هەیە ئێستا ئەمە هەیە بەڕاستی بەڵام ئیتر پێویستی بە ئیجراعات هەیە ینی ئەبێت قەدەغە بکرێەوە لەسەر خوێندکاران زیانەکانی بۆ سەر خوێندکاران جگەلەوەی کە کاریگەری لەسەر نمرەی ئەبێت بە تایبەتی بۆ وەزاریەکان جگەلەوەی کە بابەتەکە بە ئاسانیەتە بەردەستی جگە لەلایەنی دارایی چه زیانێکی تری هەیە بۆ خوێندکاران کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە ئەم خوێندکارە بیر ناکاتەوە بڵێن مێشکی ناجوڵێنێ بە کورتێکی خۆی یەکێ لە ڕێگاکانی فێربوون چییە ڕاهێنانە بڵێ تۆ ئەو خوێندکارە ئەبێت ڕاهێنان کارە من بەڕاستی پێت بڵێم یەکی تر لە گرفتەکان ئێستا ئەوەیە کاتی خۆی کە ئێمە بیرکاری یعنی بۆ نمونە باش ئەبووینتیایە زۆر نمونەمان حەلا کرد ئێستا من بۆ خۆم سیر ئەەکەم ڕەنگە لە زۆری دەستخەت جوان بوو هیچی دەستخەتی جوان نیە لە زۆری پرۆگرامەکە مامۆستا ناچارە یعنی لە هەندێک قۆناغەکان ئەم حاڵەتەیە لە زۆری پرۆگرامەکە مامۆستا ناچارە بۆ ئەوەی بچۆن ئەڵێ هەڵی پڕوکێنێ یعنی ها زۆر بە خێرایی پاڵێکی پێوە ئەنێت لە هەر مەوزوع ئاگەر تۆ سیرکەی دوو نمونە حەلەکە سێ نمونە حەلەکە ڕاهێنانێک 20 نمونەیە 20 خاڵە 4 لێ حەلەکرێ 5 لێ حەلەکرێ مامۆستا خۆی لە پۆلا دوودانە حەلەکە وەکو هۆموەرکیش دوو سێدانە دیارەکە خوێندکارەکەش مەلزەمەکەی هەیە هۆموەرکەکە لە ماڵۆ لەسەری حەلەکات ئەمە گرفتەکە دروستەکە ڕەنگە ئەمەش خەلەلێکی تری پرۆگرام بێ چونکە خوێندکار مامۆستاش مشرابێت مشری بێت دەزەحمە نەبێ وەرزی یەکەم چەندەت خوێندووە ئەبێ ئەوە نەی خوێندە بێت ئەگەر نەی خوێندە بێت ینی محاسبەی ئەکرێت لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێت نمرەی لێ ئەشکێنرێت بۆیە مامۆستاکەش ناچارە بۆ ئەوەی مەوزوعەکان بتوانێت بخوێنێت لە هەر بابەتێک نمونەیەک دوو نمونە حەلەکات
واجباتی ماڵەوەش زۆر کەم بووەتەوە لاانێ حاڵەتە ئێمە مناڵ بووین وەلو لە ڕووی دەرونیەوە کاریگەریی نەرێنی لەسەرمان هەبوو دا ئەنیشتین ئەوسا هەموو دوو جار بیان ئەنووسینەوە بەڵام خوێندکار ئێستا ئەگاتە پۆلی ناوەندی جاران باشە لە حەوت بۆنەوە بەڕاستی پێتەوە نازانێ بخوێنێتەوە کوردی نازانێ بخوێنێتەوە کوردی نازانێ بنووسێ ئەوە چگە لە ئامادەی نازانێ دەسوخەتەکار واز لێبێنی من تەنانەت لەگەڵ کۆمەڵی مامۆستای زانکۆش قسەم کردو ئەڵێ یعنی یەتە بەشی مێژوو کە نووسینی زۆرتیە بچێتە بەشی جوگرافیا کۆمەڵناسی کە ئەڵێ یعنی ئەگەر تاقیکردنەوەی ئیمتیحانی ئیملای بکەی دەرناچێت لەبەرەوە ئێستا بۆ لەبەرەوە خوێندکار نانووسێ و یەکێکی تر لە گرفتەکانی ئەوەی کە دایک و باوک زۆر لەگەڵ خوێندکارینە خوێندکار دائنیشە دایک و باوک بۆی ئەخوێنێتەوە یعنی وای لێ هاتەوە بۆ بە حازرخۆر. باشە مامۆستا هەورامان دەستەکانە خۆش بێت لە کۆتاییە ئەگەر بە کورتی چ ڕێنماییەکت هەیە بۆ خوێندکاران و پاشان بە مامۆستایانیش. من با لە مامۆستایانەوە دەست بکەم. ئێمە هەمومان خەریکی کارێکی پەروەردەیی، یعنی هەر کارێک بیکەی ناپەروەردەیی بێ لەگەڵ سروشتی کاری مامۆستایان نایەتەوە بەڕاستی. لەبەرەوە داوا لە مامۆستایانەکەم بە ویژدانەوە کاری پەروەردەی خۆیان ئەنجام بن، ئەوەی لە ناو پۆلەکان ئەیڵێنەوە هەر ئەوە بێت کە ئەگەر وانی تایبەتی ژەڵیتەوە یەکشت بێ هیچ جیاوازیەکی نەبێ، هیچ شتێک هەڵمەگرە، هیچ زانیاریەک هەڵمەگرە بۆ وانە تایبەتەکەی خۆت. ئامانجی بازرگانی تۆزە لە کاری پەروەردەی یا کەم کەنەوە بەڕاستی بەداخەوە، چونکە کاریگەری نەرێنی هەیە تەنانەت لەگەڵ ڕێزمان لەسەر سومعی مامۆستاش یعنی خۆش نییە هەموو شتێکەر ببێتە مادە. بەنسبەت خوێندکارانیشەوە زیاتر هەوڵ بن بەڕاستی و مەلزەمە بەکار نێنن، چونکە مەلزەمە ناڵم یعنی ئیسtisnای پۆلی 12کەم چونکە بۆ بە ئەمری واقع بەکاری بەڵێ بەکارێنێ، بەڵام قۆناغەکانی تر هەم داوا لە مامۆستایانەکەم خۆیان مەلزەمە بەکار نێنن و خوێندکاریش بەکاری نێنێ بۆ ئەوی خوێندکارەکەت دڵنیا بێتەوە لە توانای خۆی کە چەند فێری بابەتەکە. دەستەکانە خۆش مامۆستا هەورامان زۆر سپاس، مادومان کردی نمونەتان زۆر بێ. سپاس بۆ مامۆستا هەورامان معروف کە بەڕێزیان پەروەردەکان، سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. وەڵێ خۆشەویستانە چینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی دەنگ و ڕەنگە